نعم نعم ولا هو اللي دقيق ولا زيت من اسم الزكاة باهدي يحمل بلاد نسبة كعبة لا اليوم مشكلة شبه تسليمي كعبة شوية باهدي شديد أجل إجنا بهالك
ستێکی یەکسەر ڕاستەوە ڕاستە خۆیەکەت کو دەبیت بەڕاستی ئێمە ئەمڕۆ بیدایی سەرەتای یاریەکە باش نەبووین چارەکی یەکەم باش نبووین بەڵام هێواش هاتی ناو کەشوهەوای یاریەکەەوە وەسپاس بخوا تعادلمان کردووە لە گەیمی دووەمە ماتوانی گۆڵی زیاتر بکەین ئێمە 6 فرسە بۆ 7 فرسە ئینفرادی گۆڵمان نەکردووە ئێمە هەموو یاریەکان بەڕاستی یعنی ئاسمان زۆر باشە بەڵام ئەنجامەکان وەک پێویست نییە یعنی ئەمە ئەوەیە کە تۆ تیپەکە ئەگاتە گۆڵ من لە هەموو یاریە 4 فرسە 5 فرسەی مەحققمە این گۆڵکردن بەڵام موفق نابین پێمەکەش نیانێکی باشە و پاڵەوانی خولەکەیە لە مەلعبی خۆی کەمێ زەحمەتە بەڵام ئێمە ئەمڕۆ ماتوانی ببینەوە و پیرۆزیان بێ من دەستخۆشیان لێکم الحەمدوللا توانیمان کۆتاییاری خولنیابی کوردستان بەسەرکەوتن کۆتایی پێبێنین سوپاس بخوا لە کۆتاییش دەبوونە پاڵەوانی خولەکە هیوادارین لە جامی کوردستان توانیاری کۆتایی لە بەرامبەر لە بەرژەوەندی خۆمان بە کۆتایی پێبێن سان وەرنەگرتووە ئەمە ژوای کردووەکەوە نا سەرپەرشتیاری یاریەکان نە ناو بژیوانان کە دەتوانین بڵێن خولەکە ماوەی 7 مانجی خایاندووە لەو ماوەیە 1 دینار وەربگرن بۆیە یەکێت تۆپی کورسانیش ئامادەکردنی خەڵات و نازناوەکەی بۆ ئەو کاتێشتر دواخستاوەکو ئەو بڕۆپارێک کە داوایان کردو لە حکوومەتی هەرێمی کوردستان وەری بگرن بێگومان پێشمەرگەی هەولێر بەم ئەنجامانە و بەو نازناوە دڵخۆشە بەوەیەکەوە بۆ سێم جار توانی ببێتە پاڵەوانی خولینیابی کوردستان وەروە دەرفەت تێشتری مێژوویشی لە پێشەکەوە بۆ یەکەم جارە گەیشتۆتە یاری کۆتایی جامی هەرێمی کوردستان کەوا یاریەکە لە بەرامبەر یانەی دۆهۆک لەسەر یاریگای یەکەمی فرانسۆهەیری ئەنجام دەداتن پێشەنگ یەک زانیاریت کەشکەوە زانیاریەکی دەتوانین بڵین نەبیستراوە بەرپرسانی یەکێت تۆپی کوردستان بیر لەوە دەکەنەوەکەوە پاڵەوان بوونی پێشمەرگە و واروە هەولێریش کە لە خولی پلێک بۆ پاڵەوان لەگەڵ یاری کۆتایی جام هەر سێ نازناوەکە لەسەر یاریگای فرانسۆهەیری بە پاڵەوانەکان بدەن لەوێش بانگێشتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستانیش بکەن بە ئەوەی قسەی خۆیان ئاهەنگەکە لەوێ گەورەتر بکەن ئەوەی کە تایبەت بوو بە پاڵەوانبوونی پێشمەرگە بەو شێوە بوو لە دەتوانین بڵێن ئەنجامی یانەکانی پارێزگای هەولێر لەم وەرزە بەڵێ پێشنگ وڵا ئەگەر بەو قسانە بێتن دەبێ شتێکیان بۆ بکرێ گەرنا ڕەنگە کاگەستیاریش باسی کرد بێ سیروانی نوێ پاڵەوانی وەرزی ڕابردووکەوە بڕیار بوو لەگەڵ پاڵەوانبوونی 30 میلیۆن دیناری پێ بدرێتن کە دەتوانین بڵێن شتێکی زۆر کافیە بۆ پاڵەوان تاوەکو ئێستا پێی نەدراوە تا هەندرێنی خاوەن پلەی دۆمیش کە بڕی 15 میلیۆنی پێ بدرێت تاوەکو ئێستا پێیان نەدراوە ئەگەر بێمە سەر ئەنجامی یانەکانی پارێزگای هەولێر بەدەرلا کە پێشمەرگەی هەولێر لە پیرمام توانی ببێتە پاڵەوان ئەڕەڕاتی هاوشارۆچکەشی توانی پلەی دومی ڕزبەندی بگرێت کە چەند ساڵێکە نەیتوانی ئەو ڕکابەری بۆ شێوە بکاتن و هەندرێن لەگەڵ شەقلاوە و سۆران لە پلەکانی سێم تا پێنجەم هاتن هەندرێن دەتوانین بڵێن چەند ساڵێکە ڕکابەرێکی بەهێز دەکات تا کۆتا هەفتەکان تاوەکو نازناوەکە بەدەستمێن بەڵام لە کۆتا هەفتەکان شکست دەخوا لەو ئامانجەی کە هەیەی ڕزبەندەکە بەو شێوە پێشەنگ لە کۆتا خاڵ دەمێ باسی کۆمەڵێک داتای خولی کوردستان بکەم بەڵێن فایق لەیانەی سی سادق هەروەکو لە باس کرد کە توانین 2 گۆڵ تۆمار بکاتن بە 14 گۆڵ بووە گۆڵکاری خولینیابی کوردستان هەر یەکە لە هیدایەت لەتیف و ئاکۆ عوزێر هیدایەت لەتیف لە یانەی پێشمەرگە و لێر و ئاکۆ عوزێر لە یانەی هەندرێن بە دروستکردنی 8 گۆڵ بوونە خاوەنی زۆرترین گۆڵ دروستکردن لە ئەم وەرزەی خولینیابی کوردستان وەروە غەفور عوسمانی گۆڵپارێز یانەی ئارڕات کە لە پێشتر راپۆرتێکمان لەسەر کرد وەک بە تەمەنترین یاریزانی خولینیابی کوردستان ئەم وەرزەش بەردەوام بوو لە خولەکە بە 14 کلینشیت توانی ببێتە ئەو گۆڵپارێزێکەوە کەمترین گۆڵی تۆمار کرا و زۆرترین کلینشیتیشێ ئەو ئەنجامانش بەشی زۆریان هەر پشتی بەر هەولێر کەوتو لە هەولێرەوە بوو.